ئینگلیز ناچار بوون شێخ بێننەوە وەکوتم لە 1922 شێخیان هێنایەوە. هەرچەنە ئێستا ئینگلیزەکان ئەڵێن هەروەها عەرەبەکانیش عەرەبە شۆڤینیکانیش بڵێن عەرەبە ڕەگەزپەرستەکانیش ئەڵێن شێخ وەختێک کە هێنرایەوە لە بەغدا کۆمەڵێک پەیمانیدا بە ئینگلیز و مەلیک فەیسەڵ کە تەنها ئیدارەی سلێمانی بگرێتە بەر، بەڵام کە هاتەوە هەر لە کەرکووکەوە لە محەتەی کەرکووک ئەو ئیستیقبالە گەورەیان بۆ کرد، خەڵکانێکی تری ناحەز بە خۆی وەکو هەمەوەندەکان و تالەبانی و ئەوانەی ترکە هەبوون هەمووی جەباریەکان و هەموو هاتبوون بە پیرەوە کە هاتی شەو بۆ سلێمانی نفوزی زۆر گەورە بوو عەلەمانیەکانیش لە دەوروبەری کۆبوو بوونەوە، خەڵکانی ڕانیە کە پێشتر لە 1990 بەرهەڵستیانە کرد تەئیدیان کردبووەوە، شێخ پابند نەبوو بە بەڵێنەکانی خۆیەوە کە لە بەغدا دابوونی. بەڵام ئەمە جۆرێکە لە لاوازکردنی شێخی حەفید کە نابێ ئێمە بڕوامان پێیوێ، چکە ئەگەر ئینگلیز ڕاستەکەنیان ڕەگەزپەرستە عەرەبیەکان ئەبوایە بەڵگەیەک وەکو وەسیقەیەکی تاریخی بێننە پێشەوە کە شێخ ئەم قسانەی کردووە. ئەگەر قسەکان بە شەفەیی کراون قسەی شێخیش هەروەکو ئەو شەفەیانەی کە ئەوان کردویان و قسەی مەجلسێکەوە نەبە بە دوکۆمنت نەبە بە وەسیقە، هەتا لەسەری ماڵ بێ ئیمزای کردبێ و ڕێکەوتنی لەسەر کردبێ. ئەگەر وەسیقەیەکیشیان هەیە ئەوە لە مەدای 85 ساڵە نەیان هێناوەتە ڕوو کەوابوو قسەکە ڕاست نییە کە بڵێن شێخ لە بەغدا بەڵێنی بە ئینگلیزەکان و مەلیک فەیسەڵ دابێ کە ئەگەر هاتەوە بۆ کوردستان دەوڵەتە کوردیەکەی خۆی فەرامۆشکە ئەو قەوارە کوردیەی لەسەریایەتی کە خۆی لە بنەماڵەیەکی گەورەیە و لەو خانەوادەیە و دید و تێڕوانینی بەرە و دید و تێڕوانینێکی دەوڵەتی ئەچێ ئەو بەدووی ئەوەی خۆیان وێڵ بووە ئەو دید و ئاراستەی کە لە سەریا بۆ بەدوویە وێڵ بووە لەبەرەوە هیچ بێوەفاییش نییە کە هاتۆتەوە بۆ سلێمانی و سەیری کردووە نفوزێکی گەورەی لە دەورکۆبەتەوە لە 1990 بە قووەتر بووەتەوە کەوابوو زۆر جێی خۆیەتی کە ئەمجارە سەر لە نوێ ئیدارەیەکی کوردی بۆ خۆی سەر لە نوێ دروست کاتەوە. ئەمجارە ئیدارەکەی کە دروستی کردەوە دیسان بە هەمان شێوە ئەو کەسانەی هێنایە پێشەوە کە متمانەیەکی باشی لە سەریان هەیە. یەکسەر لە مانگی 1922 دوو مانگ دوای گەیشتنەوەی بە سلێمانی ئیعلانی کرد کە حکومداری کوردستانە مەلیکی کوردستانە و ئیدارەیەکی تەشکیل کرد لە مستەفا پاشای یامڵکی کە کردی بە وەزیری تەربیە جەنەرال سەدیقی قادری کرد بە مراقیبی عام، جەریدەی ڕەسمی دەرکرد بە ناوی ڕۆژی کوردستان، قەراراتی مەلەکی دەرکرد کە وەکو بڕیاری سیاسی و دەوڵەتی و ئیداریە. ئەمە بەڕاستی ئینگلیزەکانی زۆری زعاج کرد و لە هەمان کاتیشە ئەوانی کە لە دەور بوون ڕەفیق حلمی و تۆفیق وەهبی و ئەم سکولاریزمیانە ئەم عەلەمانیانش کە هاتبوونە پێشەوە هەرچەنە لە دەوروبەری شێخ بوون بەڵام ئینگلیز دنەیەدان بۆەوەی کە لەلایەکەوە شێخ بنکەنکەن بۆ ئەوەی شێخ تەزعیفکەنەوە و لە هەمان کاتیشە بەدیلێکیش بۆ شێخ بهێننەوە کە پەیوەندیان کردبوو بە سەید تەهای شەمزینانەوە بۆی ئەو بێننە پێشەوە، بەڵام کە هێنایانە پێشەوە و هات بەرەو ڕەوان دەست دوای هاتە هەولێر سەیران کرد نەیتوانی ئەو قووەت و نفوزە دروستکار لەگەڵەوەشا کە هەندێک چەکداریان بۆ دروست کردبوو هەندێک عەشیرەتیان والێ کردبوو تەئیدی سەید تەها بکە بۆی نفوزێکی بۆ دروست ببێ بەری ڕەواندز و سلێمانی بگرێ وردە وردە تا ئەبێ بە بەدیلێکی شێخ، بەڵام زۆر زوو ئەو ئومێدەیان پوکایەوە سەید تەهاش نەبوو بەو بەدیلە. ویستیان ئەم جارە ئسماعیل خانی سمکۆ بکەن کە ئەویش بە هەمان شێوە هاتە ڕەواندز و هاتە هەولێر و دوای چوە سلێمانی، بەڵام لە سلێمانی ئەو پێشوازیە گەورەی بۆ کرا کە هەروەکو شکۆدارێکی گەورە وەکو مەلیکێکی گەورەی کوردستانی ڕۆژهەڵات بۆی کرا. هەرچەنە تەبعاً پەیوەندیەکان لە نێوانی ئەو خانەوادە بەڕێزانەیە هەمویان هەبوون، پەیوەندیەکان کۆن بوون چونکە هەمویان وەکو مەلیکی کوردستانی گەورە ڕەفتاریان لەگەڵ یەکتریە کرد، پەیوەندی باشیان لە هەموو لایەکەوە لەگەڵ یەکتری هەبوو. هەروەکو باسمان کرد بارزان و بۆتان و اسماعیل خانی سمکۆ هەروەها لەگەڵ شێخ مەحموود لە سلێمانی ئەمانە هەمویان پەیوەندیان بەردەوام بە یەکترەوە هەبوو. ئەو کاتە هەوڵیاندا لە ڕێی اسماعیل خانەوە کارتێکردنێک بکەن لەسەر شێخ. اسماعیل خانیش داوای کرد لە شێخ مەحموود کە پەلە لە هەندێک کارانەکە، بەڵام شێخ مەحموود وەکو تەبیعەتی ئینفعالی خۆی وەکو ئەو حەزەی لەسەریا بوو، وەکو ئەو هیوا ئومێدەی کە هەیبوو کە دەوڵەتێکە دروستێکە، وەکو ئەو خەڵکو و نفوزەی لە دەوروبەری دروست بوو وەک ئەو مەزڵوم بوونەی کە هەستی پێ کرد کورد چی کەمترە لە عەرەبێکی مەلیک فەیسەڵ دروست کراوە لە مەشیخەیەکی کوێیتی کە دروست کراوە. بۆیە لەم حەز و ئارەزوانەی شێخا کە هەبوو عەلەمانیەکان لە نزیکەوە ئەیانویست بەفیتی
ئینگلیزەکان ئەیانوس شێخ تەزعیف بکەن ئەمەش وەکو ئیبراهیم ئەحمەد و مەکتەب سیاسی چۆن لە ساڵی 1960ەوە دژایەتیان لەگەڵ شخصیەتی بەرزانیا کرد بەرزانیان جارێک وەکو کۆنەپەرست ناوەنا على ئەساس دیندارە لە لایشی ترەوە بە دەرەبەگ و فیئۆداڵ ناویانە برد بە اعتیبارەوەی مەلاکێکە و منطقەی بارزانی بەدەستەوەیە بەم شێوەی ئانووس کارتێکردنێکی وا بکەن کە ئەوان ناچار بوون لەبەر شخصیەتی بەهێزی مەلا مستەفا ئەو دانیان بە سەرۆکایەتی پارتی بەڵام خۆشیان وەکو مەکتەب سیاسی لە فکرە لە حیزبی کۆمۆنیستیەوە هاتوونیان کارتێکردنی کۆمۆنیستیان وەکو فکر لەسەر بوو ئەیانەویست ئەوان مەلا مستەفا تەزعیف بکەن ئەمەی کە ئێستا باسێکم لە 61 دوای لە 63 بوو بە جیابوونەوە ئەوان چوونە بەری ئێران لە 64 لە 66 هاتنەوە بوون بە جاشی حکوومەتی عراقی برای محمد و جەلال تاڵەبانی و ئەوانی لەگەڵیانە بوون علی عسکەری و هەروەها نەوشیرۆ مستەفا و ئەوانە و لە 66 گۆڤاری ڕزگاریان دەرکرد لە سلێمانی و هەمان ڕۆڵیان بینی مدەی 4 ساڵ خزمەتی حکوومەتی عراقیان کرد کە ئەو لە فرسەتی خۆیان ئینشاڵە لە زمانی خۆیان دێمەوە سەری ئەگەر زیندوو ئازاد ماین دێمەوە سەر ئەو بەسەر هاتانە بەڵام هەرویستم ئەوە بهێنمەوە پێشچاو کە لەو سەردەمەشە تۆفیق وهبی ڕەفیق حلمی مستەفا پاشای مڵکی کە پیاوی ئینگلیز بوو مشبع بوون تێر بوون وەکو ئیسفنج فکرێکی عەلەمانیان هەڵ مژی بوو لە مدەی 2 ساڵی غایببوونی شێخیشە ئەو گەنجانەی کە لە مەکتەبەکانی سلێمانی و هەولێر و کەرکووکەوە تەخەڕوجیان کردبوو تا 5 ابتیدایی خوێنرا دوایە چوونە دارمعەلیمین ئەبوون بە مامۆستا خەڵکانێکی متەنەور لەسەر فکری ئەوانی ژوردەوردە پەروەردە بوون ئەو مجللانە ئەو ئەفکارانەی کە بە ناو گەنجی خوێنەواری کووردا بڵاوە بۆەوە وردەوردە شێخ و دین و مەلا و کولتوری کۆن و ئەمانەی هەموو تەزعیفە کردەوە هەروەکو چۆنە سەمارکسەکان بەردەوام بە ئەهلی ئیسلامە وترێتەوە بەڵام لە گەڕانەوەی شێخا لە 1922 وەکو لۆکزێکی گەورە بیهێنی ڕووناکی چراکان کزەکاتە و خەڵک سەر لە نوێ ڕووەکەنەوە ئەم شخصیەتە کاریزمیە هەروەکو چۆن ڕویان کردەوە مەلا مستەفا و ئیبراهیم ئەحمەد نەیەتوانی بە کارتێکردنێکی فکری تەنزیمی ڕۆشن فکرانی منەظەمی ڕێکخراو لە دەوروبەری خۆی شخصیەتی کاریزمی بەرزان و بەرزانی و عشیرەتی بەرزانیەکان تەزعیفکە ناچاریش بوو لە 61 کە لە دەربەنی خانەوە شۆڕژی ئەعلان کرا پێویستیان بەوە هەبوو بەرزانی بە خۆی و عشرەتەکەی بێتە یارمەتی دانیان بە هەر حاڵ ئەمە هەردوو لایەنوەکو دەبڕێکراچوونێکی فکری زۆر زەروریە لە بەردەمیا بوەستین یەکێک لە ئامانجی دەرسەکان ئەوەیە کە ئەم خەڵکەی بۆ کوردایەتی لە نەقدی لە ڕەخنەی ئەو واقعی بەسەر کووردا هەبوو لە کۆنەوە هەتاکو ئەم لەحزەی کە ئێستاش هەیە لە مەزلومیەتی کوردەوە لە هەست و سۆزی مەزلومیەتی کوردەوە خەڵک بزاوێکی کۆمەڵکاری گەورەی دروست کردو لە کوردستانە بەڵام لەبەرەوەی ئەم بزاوە بۆ خۆی پێویستی بە فکرێکی حرەکی هەبووە بە فکرێکی بزاو هەبووە ئەوانەی کە عەلەمانی بوون لە سەرەتای شۆڕشی کوردایەتیە جموجولی کوردایەتیان لە 20ەکانی سەدەی دواییدا لە 20ەکانی سەدەی ڕابردوودا هاتن بە فکرێکی عەلەمانی کە ئەوانیش تێر بوون لە فکری مۆنتسکی و شۆڕشی فەڕەنسی و لیبرالیزمی ڕۆژئاوایی دواییتر بایاندایەوە بۆ لای کۆمۆنیستی دوایەوە لە 1970 سەرکەوت و لە 1990 بەدواوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کارتێکردنی هەبوو ڕەفیق چالاک کە لەگەڵ ساسۆ شلۆمۆ دەلال و یعقوب خۆجە میسری و ئەوانە یەهود و نەسارا پاشان فەهەد واتە یوسف سەلمان خەڵکی بەسرا هەمویان یەکەمین خەلیەی حیزبی کۆمۆنیستیان دروست کرد فکری کۆمۆنیستی وردەوردە بڵاوی پێکرد بڵاو بۆەوە ئەو کاتە ئەم ڕۆشن بیرە بێڕەگوڕی شاڵانەی ئەوسا بایاندایەوە بەلای مارکسیزمەکە کە ئیتر وردەوردە بوو بە زەمینەیەک لە 34 وای کرد کە ئیبراهیم ئەحمەد و علی عەبدوڵڵاش کە ئێستا هەر سکرتێری پارتی دیموکراتی کوردستانە بەڵام ئەو هەر لەگەڵ بەرزانیا مایەوە و نەچووە تەرەفەکانی تریان ئەم کۆمۆنیستانە هاتن جیابوونەوە لەگەڵ پارتیە کە پارتی لە 1946 دروست بوو مەبەستم لەوەی ئەم بیرمەندانە بۆ فکرێکە گەڕان لەبەرەوەی لە ئیسلام ترازا بوون ئەگەڕان لەوەی فکرێ بدۆزنەوە بتوانن تەوجیهی بزاوەکەی خۆیانی پێ بکەن لە فکری مارکسی و کۆمۆنیستیە هاتن قەناعەتیان بە خۆیان کرد کە ئەمە فکری شیاوە بۆ بزوتنەوەی کوردایەتی بەڵام بەرزانی بەو فکرێ بە هیچ شێوەی مقتەنع نەبوو هەروەکو چۆن لەو سەردەمەی کە باسیەکەمەوە مستەفا پاشای یامولکی و ڕەفیق حلمی و تۆفیق وهبی و ئەمانەی کە گۆش کرابوون لە سەردەستی مێجەرسۆن و نووسینی پێشکەوتن و نووسینەکانی تریان و پشتیان بە ئینگلیزەکان قایم بوو ئەیانەویست کە شێخ وەکو ڕەمزێ بەکار بێ وەک چەترێ بەسەرەوە بێ هەتاکو بنکەنیەکەن و ئەکەوێ بەڵام دوایی کوردستان لەسەر فکرێکی عەلەمانی
دروستە بێ بە پشتی ئینگلیزەکان ئیدارەیەک دروستە بێ و ئەژینا ئەوان مەناعەتیان لەوە نەبوو کە پەیوەست ببنەوە بە بەغداوە بەڵام شێخ نەیویست لە جەبەل حەمرین بەولاوە پەیوەندیەکی ئیداری و سیاسی بە بەغداوە دروست ببێ هەروەکو کە وەعی سیاسی کوردی ئەو سەردەمەش هەمووی بەو شێوە تێڕوانینیان دەربارەی حکومەتی مەلیک فەیسەڵ هەبوو لەو سەردەمەوە فکری عەلەمانیەت بەرامبەر بە کولتوری کوردی دەبەڕێکڕاچوون و ململانەی دەست پێ کردو پێک چێشراون مەبەسم لە کولتوری ئیسلامی کوردی لەو سەردەمەیە شێخ و ئەوەی کە شێخ سمبولی بوو وەکو دین وەکو ئایدۆلۆژیایەکی دینی وەکو عەقیدە و عیبادەت و حرەکەتکردن وەکو عەقیدەت و عیبادەت و شەریعەت وەکو پابەندبوون بە کولتور و بەهاو نەریتی ئیسلامی وەکو ڕەفتاری حەڵاڵ و حەرام و سلووکی گەورەیەتی و بچووکی ئەو کاتە ئەو عەلەمانیانە لەو سەردەمە ئەیانویست لەم فکرە ئیسلامیە بدەن هەروەکو کە ئێستا ئەیانەوێت لەم فکرە بدەنەوە بە هەمان شێوکە بە ناوی ئیسلامی سیاسی و ئەیانوێ مواجهەی ئیسلامەکەی ئێمە وا بکەن کە لە ڕەگ و ڕیشاڵە وردە تەزعیفی کەنەوە بە تەزعیفکردنی فکری ئیسلامی عەقیدەی ئیسلامی هەروەها عەقیدە و عیبادەت و شەریعەت کە ئەیانوێ لە ڕێی دەستور و پەرلەمانەوە شەریعەتەکەش بخەنە کەنار ئەو سەردەمەش بە هەمان شێو بوو بەڵام نەیانەتوانی بەرامبەر بە شێخ فزە بکەن مەجبور بوون لەگەڵ لە سای شێخە بڕۆنە پێشتر بەڵام شێخ لەوان بەهێزتر بووتیە لەو سەردەمانەیە بە هەرحاڵ وەزعەکە بەو شێوەیە ئەڕۆی ئینگلیز ناچار بوو مێجەر نۆئیل بنێرێ سەر لە نوێ بۆ لای شێخ مێجەر نۆئیل هەروەکوتمان فەرقی لەگەڵ مێجەرسۆن زۆر بوو مێجەرسۆن توندوتیژ و وەکو جەمال نەبەز بە هەندێک کە زەڵێ بە بەکر سەدقیڵێ گوایە دوو لە ڕێوە کەرتڕن بوو يعني لوتبرز ومتكبر بو مێجەرسۆن طبعا زۆر متكبر بوو خاصن کە کوردیش ێزانی و تەبیعەتی کوردی شارەزا بوو بۆ ئەیوت پێویستە وەکو ئاغا ڕەفتارکەی لەگەڵ کووردا لەبەرەوە زۆر وەزنی بۆ کوردانە ئەنا هەر لەو لوتبەرزانەی ئیرلەندای شیمالیە کرد لەو سەردەمانەی ئیستعماری خۆیانە طبعا لەبەرەوە مێجەر نۆئیل وانە بوو مێجەر نۆئیل متفاهمتر بوو طبعا لەگەڵ کێشەی کوردی بە شێوەیەکی گشتی و لەگەڵ شێخ مەحموودی شا بەو شێوە ئینگلیس هەر وەختێک کە ئەیزانی پەتەکە خەریکە ئەبسێت دەزوەکە لە نێوانی خۆیان و شێ مەحموودە مێجەر نۆئیلیانە ناردووەی وەزعەکە هێدی کاتەوە مێجەر نۆئیل ژەو کاتە پەیوەندی لەگەڵ مستەفا پاشا یامڵکی و جەنەرال سەدیقی قادری ئەو ئیدارەی کە شێخ دروستی کردبوو پەیوەندێکی باشیان بە شێوەیەکی گشتی هەبوو بە هەر حاڵ با بڵێن بینەوە سەر ئیدارەی شێخ مەحموود ئینگلیزەکان مەجبور بوون لەگەڵ ئیدارەی شێخ مەحموودە هەنگاو بە هەنگاو پێ هەڵێنەوە بڕۆن و بەو شێوەیە دروست بوو هەستێکی قەومیش لە هەمان کاتە دروست بوو ببورن ئینگلیزەکان ناچار بوون بەو شێوێ شێخ بێننەوە بۆ کوردستان ڕێزیشی لێ بگرن زۆر نەرم ڕەو بن لەگەڵیا و شێخیش کە هاتەوە لە 1922 حکومەتی خۆی دروست کرد بوو بە مەلیکی کوردستان خەڵکانێکی تری بەو شێوەیە وەکو ئیدارە دروست کرد لە دەوروبەری خۆی کارتێکردنێکی باشی هەبوو و پەیوەندیشی لەگەڵ مێجەر نۆئیل زۆر بەهادیانە لەگەڵ مندوبی سامی هەبوو لە بەغدا نانەویست وەزعەکە زۆر بشڵەقێنن بەڵام شێخ تەموحی شێخ خۆی و هیوا و ئاوات و ئامانجە کە هەڵی گرتبوو بە دروستکردنی دەوڵەتێکی کوردی مەلیکایەتیەکی کوردی هەروەکو ئەوانەی ترکە ئینگلیزەکان دروستیان کردووە بۆیە ئەو زۆر متمانەی بە ئینگلیزەکان نەبوو هەروەها ئینگلیزەکانیش متمانیان بە شێخ نەبوو و لە هەمان کاتیشا شێخ بۆ خۆشی متمانی هەر پێشتری بە تورکەکان نەبوو بەو شێوەیە خاستن کە ئەمانە هەمووی عەلەمانی بوون ئەیزانی کە ئەوانە هاتوونەتە پێشەوە بێدینن بەڵام چارێکی تری نەبوو کە ئەبایە بەو ئوسلوبە ڕەفتار لەگەڵ هەردوو لایەنە بکە ڕەفتارێک لەگەڵ ئینگلیزەکان ڕەفتارێکیش لەگەڵ تورکیا لە ڕێی ئەدمۆنزەوە عەفوەن لە ڕێی ئۆزدەمیرەوە لە ڕێی ئۆزدەمیرە و پەیوەندی لەگەڵ ئەوانی شاهەبێ ئەوەش تەبعاً زیرێکی شێخە کە لەو نێوانەیە توانی جارێکی تر گەشە بداتەوە بەو بیر و بیردۆزەی خۆی کە هەیەی بەو تەسەوراتانی کە خۆی هەیەی بەڵام یەکێک لەو کێشانەی کە لەو سەردەمەیە دیسان ڕووی کردەوە کورد ئەوە بوو کە لە بەغدا ئەنجومەنێکی دامەزرێنەران دروستەکرا ئەنجومەنی دامەزرێنەران ئەبووە لە ساڵی 1922 دروست بکرێ دوای لە 1921 مەلیک فەیسەڵیان هەناو حکومەتی عەرەبیان تەشکیل کرد لە بەغدا ویستیان ویلایەتی مووسڵ دابچڕن و بیگەێنە سەر بەغدا نەیانتوانی لە سەرەتاوە بۆیە مەجبور بوون لەبەرەوەی کوردەکان تەئیدی مەجلیسەکەیان نەئەکرد مەجلیس تەئجیل کرا بۆ تەمووزی 1924 بۆی بەو ئومێدەی لە 1924 بتوانن کوردەکان هەر چۆنێک هەیە ڕاکێشنەوە بۆ لای خۆیان بەرپرسە بەریتانیەکان قەنەعەتیان وا بوو کە
شێ مەحموود نفوزی فقط لە سلێمانی هەیە کارتێکردنی هەر لەسەر ئەو شوێنانە هەیە لە دەرەوەی سلێمانی نیەتی بەڵام کە تەماشایان کرد کوردەکانی کەرکووک و هەولێریش حەزیان بەوە هەبوو کە پەیوەست ببنەوە لەگەڵ شێخان نەک پەیوەست ببن بە بەغداوە لەو سەردەمای ئەوەش لایەنی شێخی بەقووەتر کرد لەو کاتەکە لە 23 تەموزی 1923 ساڵێک پێشەوەی کە 1924 بێتە پێشەوە تەسیسێکە دروست بێ وەکو هی کوردیش داوایان لێ بکەن حکومەتی عێراقی بڕیاریدا کە ئینتیخاباتێک بکرێ لە سەراسەری عێراقە ئەوانش ئومێدی ئەویان هەبوو کە سلێمانی بە لیوایەک لە عێراق حساب بکەن ئەوەش کوردەکانی زیاتر ئیزعاج کردبوو حکومەتی عێراقی ویستی لە تەموزی 1923 دەست بە ئینتیخاباتێک بکە بۆ ئەوەی نوێنەری ئەنجومەنی تەسیسی عێراقی دروست بکرێ کوردەکان هەر لە سەرەتاوە تایە متەڕەدید بوون کە بەشداری نایانە بەشداری تایە بکەن تەمان کاڵین کوردەکان بە شێوەیەکی گشتی هەموو لایەگەڵین چونکە ئەو کاتە ئەوانی سلێمانی هەمویان لە ئامادە نەبوونی خۆشیان کە ئامادە نەبوون بۆ تەعینی مەلیک فەیسەڵ ئامادە نەبووبوون بە تەکید لەمە شەهر لە سەرەتاوە دژی ئەو فکرێ بوون چونکە کوردەکانی ویلایەتی مووسڵ بە شێوەیەکی گشتی هێشتا ئەو ئومێدەیان هەبوو کە کوردی باکوورە بنە دەوڵەت و ئەمانیش بەوانەوە ئەلکێن هەروکو چەرچڵە لێ خۆیان مخەیەرن چەرچڵی وەزیری مستعمراتی بەریتانی ئەو کاتە کاڵە کوردەکان خۆیان مخەوەلن لە مەدای 2 ساڵە بگەنە ئەو قەنەعەتە کە ئایا ئەلکێن بە حکوومەتی عەرەبی مەلیک فەیسەڵ و لە بەغدا یان سەر بەو دەوڵەتە کوردی ئەبن کە لە باکووری کوردستانە دروست بێ بەڵام بەداخەوە طبعاً مؤتەمەری لۆزان کە لە حەلەقەی داهاتوو ئینشاءڵڵا گەرزین دوومان باسیەکەین لە ڕێکەوتنی لۆزانە لە کۆنگرەی لۆزانە ئەو ئومێدەی کوردەکان هەروەکو عەبدوڵڵا پەشێو باسەکە پووکایەوە ئەو کاتە کورد بێ وڵات و بێ ئاڵا کەوتە گۆڕێ چکە ئەو کاتە لە بڕگەی 64 پەیمانی سیڤەری 1920 بڕیاریەوە درابوو کە دەوڵەتێکی کوردی دروست بکرێ بەڵام لە مؤتەمەری لۆزانە ئەو شتە پووکایەوە و لە دەست دەرچوو بەڵام بە هەر حاڵ ئەوانەی کە سەرکردە و پیا و ماقوڵی کورد بوون لە کەرکووک لە هەولێر بە شێوەیەکی گشتی هەمویان مەیلیان بەلای شێ مەحموودە ئەچوو هەروەکو کە ئێستا ئەی خوێنینەوە لە بیرەوەریەکانی ئەحمەد تەقی یان کە لە کتێبی خەباتی گەلی کورد نووسیوێتی یا هی ڕەفیق حیلمی یا لە وەسایقانێکی ئێستا لە بەردەستا هەن بەڵام کێشەی ئەوە هەبوو کە کوردەکان چۆن ئەشێ بەشداری ئەو ئینتیخاباتە بکەن کە بەریتانیا تەشجیعیانەکە لەسەری چۆن بەوە ڕازی نەبوون کە مەلیک فەیسەڵ ببێ بە مەلیکی عێراق ئێستا چۆن ڕازی بن بەوەی بێن دەنگ بدەن بۆ ئەنجومەنێکی تەسیسی کە لە عێراق لە بەغدایە دائەنرێ و دروستەکرێتکەوا بوو ئەمان بە اختیاری خۆیان معنای وایە بوون بە عێراقی بەڵام ئینگلیزەکان لەو سەردەمەیە فاکوفیچێکیان دروست کردوتیان کوردەکان غەڵەت تێگەیشتون لەم ئینتیخاباتە چونکە ئەوان وا تێگەیشتون کە ئەگەر بێت و دەنگ بۆ ئەنجومەنە تەسیسیەکە بدەن و نوێنەری شارەکانی خۆیان بنێرن دوایی ئەکرێن بە سەرباز و زەریبە ئەبێ بدەن بە حکوومەتی بەغدا لەبەر ئەم دوو خاڵەیە کە ئەوان نایانەوێ بەشدار بن لەو کۆنگرەی کە لە بەغدا پێویستە بگیرێ ئەمەش بەڕاستی کڵاوێکی تر بوو کرایە سەری کورد واژ نەبوو کوردەکان ئەقلیان بەوە ئەشکا کە ئەوان بۆچی هەوڵەدەن و ئەو حکوومەتە عەرەبیە زەعیفەی کە لەوێەوە دروست بووە هیچ بە قووەتر نییە لەوەی کە ئیدارەی کوردی بە سەرۆکاتی شێخ مەحموود لە سلێمانی دروستی کردووە ئەسڵەن زەعیفترە لە هەر ئیمارەتێکی تری کوردی بکە بە درێژایی ئەو تاریخە کوردی هەتاکو ئەو سەردەمە لە مەدای 50 ساڵ زیاترە لە کوردستانی گەورەیە دروست بوو بەڵام بە هەر حاڵ کوردەکان بەو شێوەیە قەناعەتیان بەوە نەبوو کە بچنە سەرەوە چونکە پێیان وابوو کە ئەوە قبولکردنی حکمی عەرەبەکانە هەروەکو کە لە کتێبی Events in کوردستان هاتووە لە هەروەها لە وەسائقەکانی تری هەروە لە وەسایقەکانی تری بەریتانیا و لەو کتێبانەکە لەو سەردەمانەیە طبعاً نووسراوە لە لایەکی تریشەوە دیسان مەلیک فەیسەڵیش متەرەدید بوو بەوەی کە کوردەکان وا وەرگرێ کە کیانێکیان هەبێ ئینگلیزە یود ئەوان کیانێکیان هەبێ حکومەتۆکەیەکیان هەبێ لە شیمال بەڵام پەیوەست ببنەوە بە حکوومەتی بە مەندووبی سامیەوە یەکەم جار لە مەدای فترێکە قەناعەتیان پێ بکەین پەیوەندە بنەوە بە مەلیک فەیسەڵ بە حکوومەتی عێراقیەوە بەڵام مەلیک فەیسەڵ بۆ خۆی نێوێرە ئەو قەرارە بدا لەلایەکەوە حەزیشیە کرد و نازیشیە کرد حەزیە کرد کوردەکان بێنێ بەلای خۆیان چونکە تەرەفێکی سونی گەورە بوون و لە 125 کۆمەڵگەکەی دروستەکردن کە لەگەڵ لە 125 سونی عەرەبیەکانی ترە ئەبوون بە نیوەی کۆمەڵگەی عێراقی
ئەو ئەیتوانی هەردوو لایەن بە پارسەنگی ڕاگرە على ئەساس نیوە شیعە و نیوە سونی. بەڵام لە لایەکی تریشەوە نازیە کرد ئەشترسا لەوەی کە کوردەکان وەکو ئیدارەیەکی حکمی ذاتی بێنە پێشەوە پەیوەست ببنەوە بە بەغدایە. ئەمەش هەموو ئەو کەسانەی کە وەزیر و کارمەندی مەلیک فەیسەڵ بوون، یەکێک لەوانە کە ناوی عەبدولموحسین السەعدونە سەرۆکی حکومەتی ئەو کاتە و سەرۆک وەزیرانی مەلیک فەیسەڵ بوو، زۆر معارض بوو بەوەی کوردەکان وەکو ئیدارەیەکی حکمی ذاتی بێنە پێشەوە. بەڵام چەرچل زۆر دژی ئەم فکرێژە وەستایە، چونکە چەرچل قەناعەتی وابوو ئەیول لە مەدای 2 ساڵە پێویستە کوردەکان بکرێن بە شتێکی تر، نەژ لکێنرێن بە عێراق و خۆشیان حڕن لەوەیە کە ئەلکێن بە عێراقەوە یانە. بەڵام ئەوان قەناعەتیان بەوە نەبوو کە ئەمە هەمووی بە تەکبیر یەکێک بوو کە ناوی لیۆنە لە هەولێرەوە زیاتر قەناعەتی بە هەندێک لە عشیرەتەکانە کردیان بە پیاماقولانی کوردە کردەوە کەوا پەیوەست بن بە مەلیک فەیسەڵەوە بە ئەشترە وەک لەوەی کە پەیوەست ببن بە حکوومەتی تورکیە. ئەوەش لەو سەردەمەیە تەمان کێشەیەک بوو کە بە کوردەکان دروست بوو، بەڵام بەداخەوە دوایی کوردەکان وردەوردە ڕاکێشرانە ئەوە کە بچن لەو مەجلیسی تەسیسیە ببن، هەرچەنە حکوومەتی عێراقی لە 23 ئەیلولی 1923دا لە بەغداوە ئەو بڕیارەیدا کە ئەڵێ زمانی عەرەبی لە بەناو زمانی عەرەبی لەسەر کورد بۆ خوێندن فەرز ناکرێ، هیچ بەرپرس و کارمەندێکی عەرەبی لە ناوچە کوردیەکانە تەعین ناکرێ، هەموو مافێکی شەرعی دانیشتوانی ناوچەی کوردستان مسۆگەرە کرێ لە قانونە. ئەمە طبعا ئەمانە هەمووی نووسرا بوون وەکو کە لە راپۆرتی ئیداری عێراقا کە پرۆژەیەکی عێراقی بوو نووسراوە لە راپۆرە 257 بە ئینگلیزیە Iraq Administrative Report on Progress of Iraq لە لاپەڕە 257 تا نووسراوە مەشی ئینگلیزیەکە کە ئەو سێ خاڵم لێەوە هێنایەوە. ئەوان بۆیە تەشجیعی ئەوانە کرد کە کوردەکان ئەمان لا دەستکەوێ بێنە پێشەوە. هەروەها تورکمانی کەرکووکیش کە وەکو خۆیان اعترافەکەن لە 175 کەرکووک، تەوانە من نقطەیەکی بۆ ئێستاش مهمە، ئەوان اعترافەکەن کە لە 175 کەرکووک کورد بوون. تورکمانەکانیشی تەییدی حکوومەتی بەغداکەن و ئیشکالاتێکیان لەسەر ئەوە نییە، چونکە ئەوان حەزیانە کرد کە بمێننەوە، خاستن ئینگلیز بڕیاری ئەوەشی دابوو کە ئەوانش زمانی تورکی بۆ خۆیان بەکاربێن، هەروەکو ئەو زمانێکی ئیمپراتۆریەتی عوسمانی هەبوو کە زمانی ڕەسمی دەوڵەت بوو. بەم شێوەیە جەدەلێکی زۆر گەورە لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی تەسیسی لە بۆ بەغدا طبعا لە کوردستانە ڕوویدا لە مەدای 2 ساڵی 22 بۆ 24 مناقەشەیەکی زۆری لەسەر دروست بوو. ئەیانویست مرکزی شێخ بەوە تەضعیف کەن کە شخصیەتی فقط کاریگەرە لە ناو سلێمانیە، بەڵام واژ نەبوو و ئەیانویست شوێن و مەکانەتی مەلیک فەیسەڵ بەقوەترکەن هەتا وردەوردە بتوان ویلایەتی مووسڵ بپچڕێنن لە ویلایەتی مووسڵ بپچڕێنن بە تەواوی لە تورکیا و بیخەنە سەر حکوومەتی عەرەبی بەغدا. پەیوەندی شێخ و ئۆزدەمیر پەیوەندیەک بوو لەگەڵ یەکە سوڵحان، پەیوەندێکی باشیان لەگەڵ یەکترا هەبوو. شێخ ئەو متمانەی تا ڕادەیەک هەبوو بەوەی کە هێز و نفوزی ئەوان وەربگرێ و ئیسیفادەی لێ بکە باشترە. شێخ لەگەڵ ئەویان لەگەڵ ئینگلیزەکانە زۆر جار ئەکەوتە ململانەیەکەوە. بۆ نمونە وەختی شێخ ئیدارەکەی دروست کردو لە سلێمانی لە کۆیە و ڕانیە، خەڵکی کۆیە و ڕانیە قەناعەت پێ کردبوو کە لەگەڵ ئیدارەکەی ئەوا بن، بەڵام ئینگلیزەکان هانیاندان بە ئەوی جیا ببنەوە. ئینگلیز چوون و بە لەشکرێک ئەو شوێنانەیان گرت. دوایی ئینگلیزەکان تێک شکان و ئۆزدەمیر هاتە ناوچەکەوە، لە بەردەستی ئۆزدەمیرە جێشی تورکی با بڵێن، هاتو کۆیە و ڕانیەی گرتەوە. تەمان هەمووی لە ڕێگای کوردەکانەوە، حکوومەتی ئیداری ڕەواندوز با بڵێن، هاتنەوە ئەو ناوچانیان گرتەوە. بەڵام شێخ مەحموود توانی بە زیرەکی خۆی و بە نفوزی خۆی قسە بکاتەوە لەگەڵ ئۆزدەمیر و پەیوەندێکی باش دروستکە بە ڕێگایەکی ئاشتیانە کۆیە و ڕانیە وەرگێتەوە. وعدیشی لە ئینگلیزەکان وەرگرت بوو کە کۆیە و ڕانیە وەرەگرێتەوەی خاتە سەر حکوومەتەکەی خۆی لە سلەیمانی، کەچی دوای ئەوەی کە حکوومەتەکەی وەرگرتەوە، دوای ئەوەی کە کۆیە و ڕانیەی بە شێوەیەکی ئاشتیانە لە ئۆزدەمیر وەرگرتەوە خستێ سەر حکوومەتی خۆی لە سلێمانی، ئینگلیزەکان هاتن بە ڕێگای هەندێک کوردە کە پەیوەندیان بە خۆیانەوە هەبوو،
هێزداریان کردن و هێرشیان هێنایەوە سەر کۆی و ڕانی و سەر لە نوێخستیان و بەردەستی ئینگلیزەکان. ئەمەش ئەوەندەی تر شێخی ئیزعاج کرد کە ئیتروای کرد لەوەی کە ئینگلیزەکان هەست پێ بکەن وەکو خۆیان لە اعترافاتیانە نووسیویانە وامان لێهات کە لەسەر بورکانێک ئاگر دانیشت بووین لەو وەزعی کە خوڵقا بوو نەتیجەی ئەو هەڵس و کەوت و تەسەڕفاتانەی کە هەبوو. هەندێک وەسایق کەوتنە بەردەستی ئینگلیزەکان وەکو ئەحمەد تەقی و ڕەفیق حلمی لە مزەکراتی خۆیانە نووسیویانە هەندێک وەسائق کەوتو بۆ بەردەستیان کە نامەی ئۆزدەمیری تێدایە کە بە شێوەیەکی زۆر خراپ باس لە کوردەکانەکە کە چۆن ئێوە فقط بەکاریان بێنێ و سوودیان لێوەربگرێ بۆ ئەوەی کە ئینگلیزەکانی پێ تەزعیف بکە. ئەم وەسائقانە کە کەوتنە بەردەستی ئینگلیزەکان زۆر ئیسیفادەیان لێ کرد لەوەی کە بەرنامەیان زیاتر کێشا بۆ ئەوی کە ویلایەتی مووسڵ ڕاکێشنەوە بەرەو بەغدا زانیان کە ئۆزدەمیر و تورکەکان نایانەوێ هیچ کیانێک قەوارەیەک بە جددی بۆ کوردەکان دروست بکەن و ئەمە هەر فقط بەکارهێنانی کوردەکانە دژی پرۆژەی ئینگلیزەکان کە ئەیانەوە کوردستانی باشوور بلکێنن بە بەغداوە. بەهەرحاڵ بەو شێوەیە کوردەکان بەو شێوەیەمانەوە زۆر بەداخەوە کە هەتاکو لە نەتیجەدا طبعاً نەولایەتی خدێوی تۆفیق دروست بوو وەکو کە ئۆزدەمیر وعدی بە شێخ مەحموود دابوو کە چۆن ولایەتی خدێوی لە میسر هەیە منیش ئەو وعدەت ئەدەمێ کە ولایەتێکی وا دروست بێ بۆ تۆ نە ئەو حکومەتە دروست بوو کە شێخ لە ئومێد و ئامانجیا هەبوو بە یارمەتی ئینگلیزەکان دروستی کە چونکە بەڕاستی ئەو کەسەی کە بیەوێ حکومەت دروستکە و ئیدارەی سەر بەخۆی بۆ خۆ دروستکە پێویستی بەوە هەیە خۆی پاش پشت بەستن بەخوای پەروەردگار اعتیماد کاتە سەر دەست و لەپی دەستی خۆی و هەروەها ئەو کەسانێک کە لەگەڵیان قەراری وا گەورە و مەسیریش پێویستە کورد بۆ خۆی ئەو قەرارە بدا و بگاتە نەتیجەیەکی وە ومێدەوارم سوود لەو هەموو ڕابردووە وەرگیرا بێ و ئێستاش نەچووە بچێ. ئێستاش احتیلالی ئەمریکی زۆر زەعیفترە لە هەموو وەختێکی تری وەکو سەردەمی دووەمی ئیدارەی شێخ مەحموود وایە. بەڕاستی ئەمریکیەکان زۆر زەعیفن ئەوان ناتوانن ئێستا قووەتی عسکەری بێنن زیاتر بۆ بەغدا کۆنتترۆلیکەن شوێنەکانی تریان پێ کۆنتترۆل ناکرێ لەبەرەوە هی ئەوە نییە کە سەرانی کوردی بەڕاستی پێشمەرگە بنێرن بۆ بەغدا و بیانکەن بە کرێگرتەی دۆلار وەرگرتن بۆ مەشروعی بۆ پرۆژەکانی احتیلال جێی خۆیەتی کە هەنگاوێکی شەرافەتمەندانە و ئازادانە و سربەستانە بە قووەتر بنێن لەو کاتەیە کە احتیلال پێویستی بە یارمەتیە ئێمە بە هەلی خۆمانی بزانین ئەوان پێویستە ئەو هەلە بقۆزنەوە. ئێستا زۆر لاوازە هەل و دەرفەتێکی باش هەیە ئەگەر ڕاستەکەن و ئەیانەوە دەوڵەتی کوردی دروستکەن و کیانێکی کوردی دروستکەن بەڕاستی ئێستا هەموو بارودۆخەکان لەبارن سەرۆکێک هەیە هەرێمێک هەیە ئیدارە هەیە حکومت هەیە ئەزمونێکی باش هەیە میلەتێک هەیە کە هەمووی تەحملی قوربانی و گیان فیداییەکە لە پێناوی ئەو ئاواتە گەورەیە و ئەشتوانێت تەحملی کاردانەوەکەی بکاتین و فشاری چەند بکەوێتە سەر ئەتوانێ ئەگەر سەرانی کورد ڕاستەکەن و لە ژێرزەمینە پەیوەند نەبوونەتەوە بە کۆمەڵێک ڕێکەوتنی تر کە ناتوانن هەنگاوی وا گەورە بنێن. ومێدەوارم خوای پەروەردگار ئێمەش ئێوەش سەرکەوتوو کە واقعێکی باشتر لە هی ئێستا ببینین. ئەم تەجروبە تاڵەی وەکو باسم کرد 85 ساڵ لەمە و پێش ئینگلیزەکان کردویانە ئەمریکایەکان هاتوون بە هەمان شێوە کردویانە. ئەو ئیدارەی کە لەو سەردەمەیە شێخ مەحموود بە ئازایەتی خۆی حکومەتی لێ دروستە کرد و ئیدارەی دروستە کرد و تەمەڕودی لە ئینگلیزەکانە کرد و قەسفی شوێنەکانی ئەکرا لە سلێمانی و لە سیتەک و لە بازیان و شێخیش خۆی تایە بریندار بوو. زۆر شەرافەتمەندانەترە لە هەموو سەرانی کوردایەتی ئێستای مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی و ئەوانی تر کە ناتوانن بە احتیلالی ئەمریکایی ڕقن بغزن دڕندە خوێن ڕێژ و دز و جەردە بڵێن نا لە جێی ئەوە پێشمەرگەشیان بۆ کردووە بە سەرباز و پۆلیس ئەی نێرن بۆ کورتکوژیەکی تر هەروەها بۆ نانەوەی شەڕ و خوێنێکی تر زۆر بەداخەوە کە ئەوە بەڕاستی کورتبینینە هەروەها گۆڕینی استراتیژێتێکی زۆر گەورەیە کە کورد ساڵەهای ساڵە بە دوێ ڕوە. بەڵام ئەمە بەرهەمی زادی فکر و زادی خەبات و سیاسەتی عەلەمانیەتی کوردیە بزانین چیتری لێ پیا ئەبێ یا چیتر بەسەرگەلی کووردا دێنن. بەڵام مهمەوە ئێمەی ئیسلامی فکری ئیسلامی خۆمان کە لەسەر ئەساسی وەحیە سیاسەتێکی ڕوون و ئاشکرایتیا لەسەر دروست ببێ
بە هاو نەریتێکی باب و باپیرانی خۆمان بپارێزین ڕەفتار و ڕەوشتێکی ڕەسەن عولەمەی ئێستا و ئەخلاقیاتی جۆرج بۆشوانی دەوروبەری و ئەوەی احتیلال هێناوێتی لە مەدای 4 ساڵە بنەمای ڕەوشتی کوردی داڕماندووە ئێمە نەیەڵین لە تەرەفی خۆمانەوەکو ئیسلامەکان داڕمێ ڕەوشتی خۆمان بپارێزین بە هاو نەریتی خۆمان بپارێزین دیدی سیاسی خۆشمان وەکو استراتیجێکێکی دوور لە دەست نەدەین و بیهێڵینەوە لەسەر ئەو فکرە ئیسلامیش بمێنینەوە کە هەموو کۆمەڵگەیەک پێویستە لەسەر ئەساسی وحی پێغەمبەران دروست بکرێ بۆ ئەوەی ئاسوودەتر بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.